بۆ قسەکەنی زیاتر لە سەران پرسە هۆکار و چارەسەرەکان و چ ڕێکارە دەگیرێتە بەرامبەرەوە کەسانی لەم جۆرە ئۆتۆمبیلانە مامەڵە پێەکەن. لە سۆرانەوە بەڕێز عەقیت محسین تەحسین کتێبێژی پۆلیسی هاتوچەی سۆرانمان لەگەڵدایە. بەڕێز عەقیت محسین سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. هەنگەلێک بخێراتنە کوردستان 24 زێدەی 8,000 ترۆمبیلێن تۆزوبان یەنژی بێژین یەن بێ سەرەتا هاتنە تۆمارکردن. ji bilî wan trombêlên hatine tomarkirin, gelek trombêl jî hene nehatine tomarkirin. Sinûrdarkirina kirîn û firûtinan bi van trombêlan dê zarar û ziyanê bigehînîte gelek malbatan ku debara wan li ser vî kariye. Çi rêkarek heye? بەڵێ ئێمە وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران کەوا دوایەوەی لە ساڵی 2021 بە پێی نووسراوێکی وەزارەتی ناوخۆکەوە بۆ هەموو بەڕێبەرایەتیەکان و ئیدارە سەربەخۆکان هات داوای کردکەوە سەرژمێریەک بگرێ بۆ ئۆتۆمبیلە بێ سەرەتایانەی کەەوە لە ناو هەرێمی کوردستان بوونیان هەیە. بەو سەرژمێریە بۆ ئەوە کراکەوە خەڵک هەندێک لە خاوەن پیشەنگاکان دەرفەتێکیان وەرگرتکەوە زیاتر بابەتیانەوە کردکەوە ئۆتۆمبیلانە حکوومەت شتێکیان بۆ دەکا یان ئارمێک یان کارتێک یان شتێکیان بۆ دەکا بەڵام لە عین کاتە ئەوە بڕیارەکە خاوەن پیشەکان بە حاڵەتێک گەیشتن نەخێر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ تەنها بوو ئەوە بۆ ئەو ئۆتۆمبیلانە بەس لە ناو هەرێمی کوردستان ئامارێکی لەبەر دەست بێتن کەوا چەند ئۆتۆمبیل بوونی هەیە لە ناو هەرێمی کوردستان سەرژمێریەکی تەواو لە بەردەستی حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ هەبێتن وەروەها فۆرمەکە تابەت کە ئەو ئۆتۆمبیلانە بڕەقەم شانسیان دەنووسرا ناوی کەسەکە دەنووسرا بۆەوەی لە ڕووی ئەمنیەوە ئەو ئۆتۆمبیلە کۆنتترۆل بکرێت ئەگەر سبێ شتێکی پێ بکرێتن ئەگەر ڕەقەم شانسیەکە بگاتە هەر بەڕێبەراتێک لێ بدات دەزانێت ئۆتۆمبیلە لە لای چێ بووە کەسی یەکەم ئەگەر ئەو فرۆشتی بەچێ دەتوانانی مەسن ئیزراعات بکەیت زیاتر لە کاتی ئامارەکەشدا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نزیکی 8,765 ئۆتۆمبیل تۆمار کراون هەر هەمویان مەسەلەن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرفراوانە هەمووی خەڵکی سۆرانیش نەبوو کە ئۆتۆمبیلەکان خەڵکە بوو لە ناحەی حەریر کەوانەی زیکتر بوو لە سۆران دەهات لێرە تۆماری دەکرد واروەها خەڵکی مەسەلەن دەروە لای ڕاپەڕین هەبوو لێ مەسەن قەڵەباڵغی بوو لێرە دەهات تۆماریان دەکرد بەڵام دوای ئەوەی ئێستا ئێمە بە بەیانی ژمارە یەکوە بە بڕیاری ژمارە 79 ساڵی 2016 ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەرم ئۆتۆمبیلانە دەکەین هەر ئۆتۆمبیلێک کەوا بێ تابلۆیە یان بێ ژمارە پێ دەڵێن لە ناو شار بە هیچ شێوەیە ڕێگەیان پێ نادێن ڕابوەستن یان ببنە هۆکار بۆ قەڵەباڵغی و جەنجاڵی یان ئۆتۆمبیلەکانیان بەجێ بێڵن بۆ ماوەیەکی زۆر ڕێگا لە ئۆتۆمبیلەکانی تر بکەن ئێمە هەر ئۆتۆمبیلێک ڕاوەستا چەند دقەیەک ئەگەر لێ ناگەڕین هەر ئەوە بوو ئۆتۆمبیلی هاتوچۆ مەفرەزە دەیگاتە شوێنی ئۆتۆمبیلەکەی لێە کرێنی لەگەرە بە کرێنەکە دەیبینە ئەو گەراجەی کەوا تایبەتە بە دەست بە سەداگرتنی ئۆتۆمبیل لە بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران. بەڵێ بەڕێز عەقیت محسین گرفتی سەرەکی ئۆتۆمبیلانە لە چیایە کە مامەڵەکردن پیانەوە بەم شێوەیە کە ئێستا هەیەەوە هاوڵاتیان چی لە ئۆتۆمبیلانیان بکەن کە ڕێگان پێنیان بەم شێوە ڕایان بگرن یان مامەڵەیان پێوە بکەن چی بکەن؟ ئێستا ئێمە دوایەوەی کەوە ئیجراعاتەکانمان تند کرد لەگەر هەم لە مەفرەزە هەم لە ڕێگاوبانەکان خەڵک زیاتر ئۆتۆمبیلەکان بێزار بوو لێ ینی زۆر ئیجراعاتی توندی لەگە دەکرا کە هەستا ئۆتۆمبیلەکەی مەسەرەن لەو سنوورەی دەیبردە سنوورێش کە دەیفرۆشت و بۆ ئەوەی جارێشکە تووشی ئیجراعات و تووشی دەست بە سەداگرتن و یان بەڵێن نامە و یان سزای مادی نەبێتەوە ئێمە لێرە هەموو کات داوامان لە خەڵکی خۆمان کردێ لە سنووری دارەی سەربەخۆشیان کەوا خۆیان بە دوور بگرن لە کڕین و ئەو جۆرە ئۆتۆمبیلانە لەبەرەوەی ئێمە بەپێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ ئێمە ئیجراعات لەگەرم ئۆتۆمبیلانە دەکەین واروەها ئیجراعاتەکەن ئێستا ئەو ئۆتۆمبیلانە ئەگەر بێت و پێشوو لە کامیڕیان دابێتن لە کامیرەکانی تیژڕەوی دەبی پارەی ئەو کامیرانەش
بدەن و ئیجراعاتەکە تونترە داوایان لێ دەکەین کەوا خۆیان پارێزن خەڵکی مەش ئێستا لەگەر ئەو ئیجراعاتانە تونبوونە زۆربیان ئۆتۆمبیلەکانیان لە سنوورەکەی مەبردوتە دەرەوە لە سنوورەکانی تر لەوانەی فرۆشتیان یان بروتیانە شوێنی شکە لێرە نەما ئێمە هەموو کات پێماوتون ئیجراعات هەیە ئەگەر ئیجراعات نەکەی زیاتر دەبێتن بەڵام کەمە ئیجراعاتمان کرد ئێستا کەم بووتەوە داواشان لێ دەکەین کەەوە خۆیان بە دوور بگرن هەلام هەفتەیەش بەهۆی نەبوونی بازاریان و مەسەرەن لاوازی و کەزی بازاری و کڕینی فرۆشتنی ئەم ئۆتۆمبیلانە پیشەنگایەک هەر بە یەکجاری پیشەنگاکەی داخستووە واروەها خەڵک کەمتر دەچی پێش ئێستاش مەسەرەن شەوانە ئەو پیشەنگایانە دەکرانەوە خەڵک لە شوێنەکانی تر دەهاتن شەوانە داهاتن بەڵام دوایەوەی بامانجی لەگەر ئیدارەی سەربەخۆی سۆران و قایم قامێتی سۆن پۆلیسی سۆران و بەروە ئاسایشی سۆران هەستان بەوەی کەوا شەوانە ئەم ڕێگایانەمان لێ قەتەکردن کە بە هیچ شێوێک نابێ شەوانە ئەم پیشەنگایانە بکرێنەوە مامەڵی کڕین و فرۆشن بە ئۆتۆمبیلی بێسەرەتا بگرێتە ناوەکو پیشەنگاکانی تر بە شێوەیەکی ئاسایی کاژمێر هەفت هەتا بۆ هەفتنی تاوەکو هەشت دوای بانگی مەغریب پیشەنگانش دەبیدا بخرێن و مامەڵی کڕین و فرۆشتنیان تێدا نەکرێت هێژەی عاقید پێشتر دەنگویەک هەبوو کو دێ حکوومەت چارەسەریەکی بۆ ڤان ترۆمبێلن بێسەرەتا بینیتۆنە تومار بکات ممکنە ڕقام بکاتن ئەرێ ئەڤە ڕاستە ئەگەر ڕاستە کەنگی دەدەست بکات ئەخێر ئێمە لە بیدایەتیش لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد ئەم بڕیارێکەوە لە ساڵی 2021 بۆ ئێمە هات ئەم ئۆتۆمبیلانەکەەوە حکوومەت تەنها ئەوەی دەویستکەوە زەرژمێری بکات چەند ئۆتۆمبیلی بێسەرەتا بێ تابلۆکەوە بوونیان هەیە لە هەرێم چۆن ئامارێکی لە بەردەست بێتن خەڵکێک دەرفەی دەویست مەسەل مەعامەلەی کڕین و فرۆشتنی پێ بکاتن بەوەی بڕێن وڵا کاری پێ دەکرێت و یان شتێش دەکرێت نەخێر دانا حکوومەت بەس بۆ ئەوەی بوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئامارێکی لە بەردەست چەند ئۆتۆمبیل بوونی هەیە لە ناو هەرێم دوور و نێزیکەوە چارەسەریەکە ئێمە وەکو جیهەتێکی تەنفیزینە ئەوە لە ئاستی باڵا لە لای سەری خۆمان مەسەلەن وەزارەتی ناوخۆ حکوومەت دەبی چارەسەرێک چارە ڕێگایەک دابنێتن بەڵام ناکرێت ئۆتۆمبیلێک کەوا ماوەیەک پێش ئێستا هەندێک ئۆتۆمبیل پشکنینیان بۆ کرا لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر لە نزیکەی 5,000-6,000 ئۆتۆمبیل زیاتر بوون کەوا لێزیک 200-300 ئۆتۆمبیل دەرچوون یعنی ئەوە نیشانەی ئۆتۆمبیلانە کە تووشی ڕوودا دەبن مەرجەکانی توندوتۆڵیان تێدا نیە مەرجەکانی سەلامەتیان نییە ینی تەنها ئەوەیە لە ڕێگا دەڕوایان تۆ ئۆتۆمبیلی وا هەیە ئەگەر تووشی ڕووداوێکی سادە ببێتن لەوانەیە ببیتە مەترسیێکی گەورە بۆ سەرنشینەکان یان شۆفێرەکە ژیان دەدەست ئەمە هۆکارە ئەوەش ناکرێت ئۆتۆمبیلێک لە هەرێم کە تۆمار دەکرێت باج و ڕسوماتی هەمووی بداتە حکوومەت و ئۆتۆمبیلێکیش هیچ باز و ڕسوماتێک نەداتن و هەروەکو ئۆتۆمبیلەکانی تر بێ لە شەقام بە کەیفی خۆی بسوورێتەوە ئەوە جێگای قبولکردن نیە و جێگای ئیجراعاتکردنە لەگە بەڵێ بەڕێز ئاخید موحسین لە حاڵەتی ئەس بە سەرداگرتنی یەکێک لەو ئۆتۆمبیلانە کە باسان کرد بۆ ماوەی چەند خولێکی زیاتر لەسەر شەقام ڕابیگیرێت دەستی بەسەرگیری و گوازرێتەوە بۆ لەو گەراجی کە تایبەت کراوە بۆ ئەو بابەتە ڕێکارە یاسایەکان چین بەرامبەر خاوەنی ئۆتۆمبیلەکە سزاکان چین بەڵێ ئێمە یەکەم جار دەیگەینە بۆ هۆبەی کامیرە هۆبەی دەست بە سەداگرتن و کامیرەکانی تیژرەوی دەچی لەوێ ئەو ئۆتۆمبیلە ئەو ژمارێکە پێیوەتی دەباتن چەند ڕقم شانسەکەی دەبا لێ دەدەن هەرچی کامیرەی لەست لە کامیرەکانی تیژرەوی دابێتن دەبی ئەو پارەکەی بداتن و وسولەکەی بینی و دوای ئەوە بە پێی بەیانی ژمارە 79 لە 3/2/2016 تایبەت بە سزادانی ئۆتۆمبیلانی کەوا تابرویان دەرەوەیە لە خشتەی ژمارە دوو تایبەت بە سزای دارایی کەوا ژمارە 44 لە لیستەکە بڕی 1 ملیۆن دینار سزا دەدرێن ئەو ئۆتۆمبیلانی کەوا بێت تابلۆن و بێ سەرەتا گەلێک سپاس هێژە عاقید محسن تەحسین بەردەفکێ پۆلیسێن هاتۆچوویە ئیدارە سەربەخۆیە سوورە سپاس بۆیەوە